هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە سنووری زەرگا هێرشێکی داعشی بۆ سەرڕەبیەکانی فەوجیەکی لیوای 11 تێکشکاند و تەرمی بەو گروپە چەکدارە جێهێشتووە. هاوکات ژمارەیەک پێشمەرگە شەهید و بریندار بوون. هێزەکانی پێشمەرگە و فەرماندەکانی فەوجیەک دەڵێن هێرشەکەی داعش فراوان بووە و مەبەستلێی گەیشتن بووە بەناو سەنگەرەکان و کۆنتڕۆڵکردنی ئەو دوو ڕەبیەیە. ئەم شەو کاتژمێر دەونی و چەتەکانی داعش هێرشێکی بەربڵاویان هیناسە سەنگەرەکانی پێشمەرگە قارەمانەکانیش بە پشتیوانی هەموو برا پێشمەرگەکان توانیمان هێرشەکان تێک بشێنین. شاید حاڵی ژەوەیە کە ئێستا جەنازەشیان لێرە بەجێ ماوە. دوژمن دیارە پێش ئەوەی مانکەڵێ ئەو شەو سەعات 10:50 هێرشی ناسە ڕدوو ڕەبیە ئەو ڕەبیە و ڕەبیەی دووەم، بەڵام شێرە کوڕانی پێشمەرگە زۆر مەردان لێناتونە دەست و لێیاندان تێکیان شکاندن. دوژمن بە چەکی زیاتر ئارپیچی هێرشەکەی تڕتر دەکردەوە، بەڵام ورەی پێشمەرگە زۆر لەوانە گەورەتر و بەهێزتر بوو، تێکمان شکاندن و بەرەو شوێنەکانی خۆیان هەڵاتونە. هێرشەکەی داعش لە کاتژمێر 10:50 خولەکی شەو دەستی پێکرد و بەهۆی بەرپەسدانەوەی توندی هێرشەکە لەلایەن پێشمەرگە هەرزوو هێرشەکەی داعش تێکشکا. دوای هێرشەکەش لیژنەیەکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە کە لە جێگری وەزیری پێشمەرگە و سەرۆک ئەرکان و ئەفسەرانی پلە باڵای وەزارەتی پێشمەرگە پێکاتبوون گەیشتنە سنووری زەرگا. ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگەش دەڵێت پلانی نوێیان دەبێت بۆ وەڵامدانەوەی هێرشەکانی داعش لەو سنوورە. نسبەت ئەو سنوورە بە خۆتان دەزانن لەوەتەی شکستیان بەسەراتوە لە مووسڵ و دەوروبەری و لە مەنتیقەی مەخموور و ئەوانە داعشەکانی ئەو مەنتیقە هەمووی ڕوویان لێرە کردێ و احتیمالیشی هەیە لێرانە بەشێکیان بڕوا بەرە و مەنتیقەی دیالە و مەنتیقەیان باڕ و ئەوانە زیاتر احتیمامیان بێرەدە هەتا ئەلانی خۆشیان کردێ لە عامرین معاوەرەش دەکەن شوێنێک لەو سنوورە. بەهۆی فراوانی ناوچەی زەرگەی سنووری خورمات و دوای خۆڕێخستنەوەی چەکدارانی داعش و دروستکردنی ویلایەتی حەمرین، ئەو گروپە چەکدارە پەلامارەکانی بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە چڕ کردووەتەوە. پێشمەرگەش سەنگەرسازی تەواوی کردووە و چەندین جارە هێرشەکانی داعش لەو سنوورە تێک دەشکێنێت، بەڵام بە وتەی فەرماندەکانی پێشمەرگە دەبێت پلانی تریان هەبێت بۆ بنەبڕکردنی تەواوی ئەو هێرشانەی داعش. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، سنووری زەرگە لە باشووری خورمات و